بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیز و خۆشەویستی بەرنامەی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەم ڕۆژ لەگەڵ هاوکارم کاگریاس بە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست شاد بووینێتەوە بۆی کە لەم ڕۆژە نوێدا جارێکی تر هەندێک بڕگە و بابەت و زانیاری تایبەتان پێ ببەخشید. سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ لە ئەوین و ئەشقێکی ڕاستەقینەوە سەرلەبەری ژیانتان پڕبێ لە کامەرانی و ئاسوودەی. یەک دوو ڕۆژە کەوتوینەتە نێو مانگی مەولودی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. لە ناخی دڵمانەوە لەگەڵ برای بەڕێزم کاک جەلال پیرۆزباییەکی گەرموشیا و ئاراستەی یەکبەیەکی مسلمانانی جیهان بەگشتی و کوردستان بە تایبەتی و ئێوەی ئازیز و خۆشەویستی بینەریش بە تایبەتر دەکەین ئومێدەکەین ساڵی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوامان ببێتە هەوێنی ئاشتی و پێکەوە ژیان و سەقامگیری و ئارامی لە تەواوی کۆمەڵگەی مسلمانان بەگشتی و کوردستان بە تایبەت. بۆ ئومێدەکەین ئەم یادە بێتە هۆکاری هەوێنی ئاشتی و خۆشەویستی لە نێوان دڵ و دەرونی تەواوی مسلماناندا و یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا بکەینە وێستگەیەکی گرنگ بۆ بە خۆداچوونەوە. تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژ لە سێ تەوەری سەرەکی پێگاتون. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر ڕووماڵی تایبەتی پەیامنێرانمان و تابل لە شاری هەڵەبجەی شەهیدەوە سامان فەتاحمان لەگەڵ دەبێ بۆ ڕووماڵی کار و چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر سلێمانی دوورە لە سلێمانی بووە خانەخوێی پاڵەوانێتی زۆرانبازی وڵاتانی عەرەب. ئەمە دەکەینە تەوەری دووەمی بەرنامەکەمان کە تەوەرێکی وەرزشیە و ڕۆڵی پەروەردە لە ئاوەدانکردن و پێگەیاندنی کۆمەڵگەدا دەکەینە تەوەری سێمی بەرنامەکەمان کە پەروەردە چه گرنگیەکی هەیە لە پێگەیاندن و ئاراستەکردنی کۆمەڵگەدا کە بێگومان پەروەردە بۆ تاکە بەڵام تاکیش سەرنجام خێزان و خێزانیش کۆمەڵگە پێک دێنێ. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانە بن لەگەڵ ئەو راپۆرت و زانیاری و بڕگە هەمیشەیانەی بەرنامەکەمان بەر لە هەر شت دەچینە لای پێشبینی کەشوهەوای شار و شارۆچکەکانی کوردستان. بڕگەی نرخی دراوەکانەوە بڕگەیەکە ڕۆژانە ئاشناتان دەکەین بە نرخی دراوەکان بە تایبەتی لێرەوە بینەری بن بۆی کە بزانن چه گۆڕانکاریەک بەسەر نرخی دراوەکان داهاتوە کە لە دوو ڕۆژی ڕابردوودا لە دوای ئەو شەڕواڵۆزی کە لە تورکیا و ڕۆژاوای کوردستان ڕوویدا لیرەی تورکی هەندێک داوەزینی بەخۆوە بینی و هەروەها تمەنی ئێرانیش هەندێک بە نسبەت بە دینارەوە داوەزینی بەخۆوە بینی و پێکەوە بینەری بڕگەی نرخی دراوەکان بین.
بڕگەی یادەوەری پێگاتووە لە بەشێک لەو مێژوو ڕووداوە گرنگانەی کە لە بەرواری ئەمڕۆی ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و ئێمە ئەمڕۆ پێشچاویانەکەینەوە دەیانهێنەوە سەر شانۆ تا بزانین لە ڕابردوودا چی ڕوویداوە تا بتوانین ببێتە پند و وانەیەک و دەرزی لێوەرگرین. با پێکەوە بچینە لای بڕگەی یادەوەری. سیویەکی دەی ساڵی 1970 کۆچی دوایی بیریار و نووسەر و فەیلسوفی گەورەی جەزایر مالیک بن نەبی. مالیک بن نەبی بە یەکێک لە زیندووکەرەوە و پێشەنگەکانی فیکری ئیسلامی دادەنرێت لە سەدەی 20م و کاریگەر بووە بە فیکر و بۆچوونە پەروەردەی و کۆمەڵایەتەکانی فەیلسوفی ئیسلامی ئیبن خەلدون. یەکەمین بیرمەندی ئیسلامیە کاری کردبێت بۆ دیاریکردنی کێشەکانی جیهانی ئیسلامی و دانانی چارەسەرێکی سەردەمیانە بۆیان. هەروەها لەبارەی پێکدادان و ژیانی شارستانیەتەکانەوە کۆمەڵێک بۆچوون و سەرنجی بەپێزی هەن. ئیسلام و دیموکراسیەت، مسلمانان لە جیهانی ئابووریدا، کێشەکانی فکر لە جیهانی ئیسلامیدا لە کتێبە بەپێزەکانی مالیک بن نەبین و کۆی کتێبە دانراوەکانی داگەنە 19 کتێبی گەورە و کاریگەر. یەکێک لە قسە بەپێزەکانی دەڵێت ئەگەر دنیای مادی و پێشکەوتنەکان هەرچەندە هاوچەرخ و پێشکەوتوو بن، بەڵام ئەگەر بە پەروەردە و هەزر و کەلتورێکی پێشکەوت و پارێزگاریان لێ نەکرێت، ئەوە چەکوشی دواکەوتن زۆر بە سادەیی هەموو پێشکەوتنێک خاپوور دەکات. سیویەکی دەی ساڵی 2009 کۆچی دوایی نووسەر و بیریاری گەورەی عەرب دکتۆر مستەفا مەحموود لە تەمەنی 88 ساڵیدا ناوبرە و بە کاریگەرترین و گەورەترین بیریار و نووسەری عەربدا دەنرێت لە سەدەی 20مدا و ناوەڕۆکی کتێبەکانی زیاتر فکری بوون. دکتۆر مستەفا مەحموود خاوەنی 90 کتێبی کاریگەرە لە بوارە جیاوازەکانی ئەدەب و فیکر و ئاین و مێژوو پزیشکی و فەلسەفی و کۆمەڵناسی. گەشتەکەم لە گومانەوە بۆ باوەڕ ئەڵڵا جەلە جەلالو و محەممەد صلی الله عليه وسلم لە نهێنیەکانی قورئانی پیرۆز بۆچی مارکسیەتم ڕەفز کرد، دانپیانانەکانی عاشقێک، گفتوگۆ لەگەڵ هاوڕێ بێباوەڕەکەم، ئەمانە لە کتێبە بەپێزەکانی دکتۆر مستەفا مەحموودن. کاک ئەحمەدی موفتیزادە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ داهێنەری بەشێ لە چەمکە جوانەکانە بۆ نێو ئەدەبیاتی عیرفانی ئێمە. خاڵۆ ڕێبوار یەکێکە لەو چەمکانی کە کاک ئەحمەدی موفتیزادە هێنایە نێو ئەدەبیاتی ئێمەوە. بە جۆرێک کاک فاروقی فەرساد دەفەرمێ جارێ سەفەرێکمان کرد لە نێو ئۆتۆمبیلەکەدا گوێمان لە گۆرانی حەسەن زیرەک بوو کە خاڵۆ ڕێبواری دەگوت. کاک ئەحمەدی موفتیزادەش هۆن هۆن فرمێسکی هەڵدەوەراند بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا. بەڵام من وتم کاک ئەحمەد حەسەن زیرەک بۆ خاڵۆ ڕێبوارەکەی خۆی ئەم گۆرانیە دەڵێ، ئەڵێ منیش ئەبیژوتی منیش بۆ خاڵۆ ڕێبوارەکەی خۆم دەگریم کە مەبەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. یەکێک لە هۆنراوە زۆر جوانەکانی کاک ئەحمەدی موفتیزادە کە هەر تایبەتە بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن برای بەڕێز کاک نادرەوە وتراوەتەوە بە دەنگێکی بەسۆز و خۆش با پێکەوە لەسەر داوای بەشێ لە بینەرانی بەڕێزی بەرنامەی پەیامی ڕۆژ بینەر و بیسەری دەنگە زوڵاڵەکەی کاک نادر و هۆنراوە پڕ لە واتاکەی کاک ئەحمەدی موفتیزادە بین. چاوم چاوارێ ڕێگای عەزیزە شەوان شەو نایاڵە و ڕۆژایان ڕوڕوومە شەوان شەو نایاڵە و ڕۆژایان ڕوڕوومە یەکجار پەژارەی دووریاکەی تومە یەکجار پەژارەی دووریاکەی تومە باران بارانە نمڕێزە ڕێزە چاوم چاوارێ ڕێگای عەزیزە ڕێگا کوێستایانە و منزڵێمان دوورە ڕێگا کوێستایانە و منزڵێمان دوورە عشقت لە دڵێمان تووشەی زارورە عشقت لە دڵێمان
تووشەی زارورە باران بارانە نمڕێزا ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای عەزیزە لەو ساوە و بای تۆم دوور بوو لە چاو لەو ساوە و بای تۆم دوور بوو لە چاو گەڵا ڕێزانمە وەک باخچەی بێیاو گەڵا ڕێزانمە وەک باخچەی بێیاو باران بارانە لەم ڕێزا ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای عەزیزە کەوتوە ساوبەیلمان حەوکاژ و حەوکۆ کەوتوە ساوبەیلمان حەوکاژ و حەوکۆ مەگەر بای ڕەحمەت بمگەیەنێ باتۆ مەگەر بای ڕەحمەت بمگەیەنێ باتۆ باران بارانە نمڕێزا ڕێزا باران بارانە نمڕێزا ڕێزا چاوم چاوەڕێ ڕێگای عەزیزە چاوم چاوەڕێ ڕێگای عەزیزە دڵگەل پڕگەشە و مەجلس پڕ نور بێ دڵگەل پڕگەشە و مەجلس پڕ نور بێ مەلایکە نزیک شەیاتین دوور بێ فەزای دڵوێنەی هەوای کوردستان فەزای دڵوێنەی هەوای کوردستان خۆشکە ڕەحمەت و بەرەکەت باران بۆ هەژار لاوێن لە زاڵم بەسام پێغەمبەری خوا سەڵوات و سەلام بینەران یازیستە نووسان بۆ چەند هەواڵێکی تایبەت کە پێوەستە بە ژیانی هاوڵاتیانەوە ڕادەکێشین. هەواڵ یەکەمیان قسەکردن لەسەر داخستنی ئارایشگایەک لە شاری سلێمانی بەهۆی بوونی سەرپێچی و پابەند نەبوون بە جێبەجێکردنی مەرج و ڕێنماییەکانی کارکردن لە سلێمانی ئارایشگایەک داخرا. قایمقامێتی سلێمانی ڕایگەیاند لیژنەی ئارایشتگاکانی سەر بە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی بەهۆی پابەند نەبوونی ئارایشتگاکە بە جێبەجێکردنی مەرج و ڕێنماییەکانی کارکردن لە گەڕەکی سەرچناری شاری سلێمانی ئارایشتگای شایاریان داخست. گۆنا سەردار سەرۆکی لیژنەی ئارایشتگاکانی سەر بە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی ڕایگەیاند بەهۆی ئەنجامدانی کاری دوعا و نوشتەکردن و بوونی مەوادی بەسەرچوو زیان بەخش و پابەند نەبوونی خاوەن ئارایشتگاکە بە ڕێنماییەکانی کارکردن لەسەر فەرمانی قایمقامێتی سلێمانی بڕیاری داخستنی ئارایشتگاکە درراوە. ئاماژەی بەوەشدا پێشتر چەندین جار ئاسایش و قایمقامێتی سلێمانی خاوەنی ئارایشتگاکەیان ئاگدار کردوێتەوە لە سەرپێچیەکانی بەڵام بەردەوام بووە لە سەر کارەکەی و دوجار بڕیادرا شوێنەکەی دابخرێت و لە بەرامبەرەوە کارش ڕوبەڕووی سزایی یاسایی بکرێتەوە. بەڵێ خۆشەویستان هەواڵی دووەممان قسەکردنە لەسەر ئەو گرتە ڤیددیۆی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا گوایە کێکێک حەبێکی خراپی تیاکە بۆ ئیفلیجی منداڵان خراپە ڕوونکردنەوەیەک لە بەڕێوەبەرایەتی کاروباری پاراستنی تەندروستی هەولێر. دوا بەدوای بڵاوبوونەوەی گرتەیەکی ڤیددیۆیی کە تێیدا کێکێک نیشان دەدرێت گوایە حەبی تێدایە لەسەر فەرمانی دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکومەتی هەرێم تیمەکانی کاروباری پاراستنی تەندروستی هەولێر بە دوواداچوونیان بۆ کێکی لۆبۆ کرد و پاش ئەوەی چەندین نمونەی جۆراجۆری لێوەرگیرا ڕوون بوویەوە کە هیچ جۆرە حەبێکی تێدا نییە. دکتۆر سەرنگ جەلال بەڕێوەبەری کاروباری پاراستنی تەندروستی هەولێر ڕوونی کردەوە
کە نمونەیە و کێکەمان نردووە بۆ تاقیگە تاوەکو و پشکنینی تەواوی تاقیگەی بۆ بکرێت. هاوکات ئەو جۆرە کێکە بەر لە مانگێک لەلایەن تیمەکانی بەڕێوەبەرایەتیمان لە چوارچێوەی کاری ڕۆژانەی خۆماندا پشکنینمان بۆ کردبوو. هاوڵاتیانیش دڵنیا دەکەینەوە کە بە زووترین کات لە ئەنجامی پشکنینەکە ئاگاداریان دەکەینەوە. بەڵێ خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و لە تەوەری دووەمی بەرنامە بە خزمەتەوەی ئازیز دەگەینەوە. پارێزگای سلێمانی شاری سلێمانی دەبێتە خانەخوێی تێدا ئەنجامدانی پاڵەوانێتی زۆرانبازی وڵاتانی عەرەب. بەر لەوەی کە تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر ئەم تەوەرەیە ئەم تەوەرە وەرزشیە، پەیامنێرمان ئەردەڵان محەممەد ڕاپۆرتێکی بۆ ئامادەکردون. با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین و پاشتر دەچینە لای میوانێکی تایبەتمان کە قسەکە لەسەر هەم پاڵەوانێتیەکە و هەم هۆکاری ئەنجامدانی پاڵەوانێتیەکە لە شاری سلێمانی و ئاستی ئەم یاریە لە هەرێمی کوردستان. با پێکەوە بینەری ئەو ڕاپۆرتە بین. بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان یەکەمین پاڵەوانێتی وڵاتانی عەرەبی ئەنجام دراو. شاری سلەیمانیش باوەشی بۆ ئەو بۆنە گەورەیە کردەوە. بە ئامادەبوونی هەر یەک لە سەرۆکی یەکێتی زۆرانبازی وڵاتانی عەرەب و ئەفریقا و نوێنەری یەکێتی زۆرانبازی جیهان و جێگری سەرۆکی ناوبژیوانانی جیهان و سەرۆکی یەکێتی زۆرانبازی عێراق پاڵەوانێتیەکە بۆ ماوەی 6 ڕۆژ بەڕێوە چوو. دوای بەرزکردنەوەی راپۆرتێک بۆ ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە لە شاری سلەیمانی، دوجار یەکێتی زۆرانبازی وڵاتانی عەرەبی ڕەزامەندی نیشاندا و پاڵەوانێتیەکە بۆ کوڕان و کچان بوو بۆ ئاسەکانی تازە پێگەیشتوان و لاوان. بالنسبة للبطولة أول حاجة فإحنا سعداء بتواجدنا مرة أخرى. ئێمە خۆشحاڵین کە جارێکی دیکە سەردانی عێراقمان کردووە. بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە یاریزانان و هەوادارانی وەرزشی زۆرانبازی عێراقەکەم بە بۆنەی سەرکەوتنی پاڵەوانێتیەکە. پاڵەوانێتیەکە لە هەردوو لایەنی تەکنیکی و لۆجستیەوە زۆر باش بوو، بەڵام وەک پێشتر باسمان کرد بوو تەنها تێبینیمان لەسەر پابەندبوونی هەندێک لە هەڵبژاردە بەشداربووەکانە کە ئامادەی پاڵەوانێتیەکە نەبوون. لە کۆبوونەوەی یەکێتیەکەمان کە لە شاری سلێمانی ئەنجامماندا بڕیارماندا پاڵەوانێتی ساڵانی داهاتوو لە وڵاتانی ئوردون ئەنجام بدەین. شكرا لكم، شكرا للسليمانية وأهل السليمانية، شكرا للعراق. لە پاڵەوانێتیەکەدا هەر یەک لە هەڵبژاردەکانی عێراق و مەغریب و سووریا و ئەردەن و یەمەن بەشدار بوون. هەرچەندە پێش دەستپێکردنی پاڵەوانێتیەکە زیاتر لە 10 هەڵبژاردە ڕەزامەندیان نیشاندا بوو بۆ بەشداریکردن، بەڵام بە هۆکاری جیاواز کشانەوە. نوێنەری هەڵبژاردە بەشداربووەکانیش باز لە هاتنیان دەکەن بۆ شاری سلێمانی و بەشداریکردنیان لە پاڵەوانێتیەکە. طبعا نشكر العراق الشقيق على إقامة سوپاسی عێراقی برامان دەکەین بۆ ئەنجامدانی ئەم پاڵەوانێتیە بۆ ئاستەکانی تازە پێگەیشتوان و لاوان لە شاری سلێمانی. ڕێکخستنی پاڵەوانێتیەکە زۆر نایابە و ئاستی ڕکابەریەکانی زۆر بەهێزە، بە تایبەتی هەڵبژاردنەکانی عێراق و سووریا و ئەردەن و مەغریب و یەمەن. ئینشاءالله داواکارم ئیش و کارەکان لە ڕۆژانی داهاتووی پاڵەوانێتیەکە بەم شێوەیە بەردەوام بێت. وإن شاء الله تظل الأمور كويسة والكل راضي لغاية نهاية البطولة. شكرا جزيلا لكم ولقناتكم الكريمة. سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. شاری سلێمانی بە هاوکاری یەکێتی زۆرانبازی عێراق و لیژنەی ئۆلۆمپیک کوردستان یەکەمین پاڵەوانێتی زۆرانبازی وڵاتانی عەرەبمان لە زانکۆی سلێمانی ڕێخستووە. سوپاس بۆ خوای گەورە لە هەموو ڕوویەکەوە سەرکەوتوین. تا ئێستاش بە تایبەتی سوپاسی دەستگاکانی ڕاگەیاندن و هەموو ئەو کەسانش دەکەین کە هاوکارمانن، بە تایبەتی لە ڕووی ڕێخستنەوە. هەڵبژاردەی عێراق توانیوێتی ئاستێکی زۆر بەهێز پیشان بدات بە پاڵپشتی سێ یاریزانی کورد. كل سنة تبدي بطولات محلية داخل العراق في السليمانية، في البصرة، في بغداد، في أي محافظة. یاریزانانی هەڵبژاردە بەشداربووەکانیش خۆشحاڵم بە بەدەستهێنانی مەدالیای جۆرا و جۆرەکان بۆ هەڵبژاردەکانیان. ناشارنەوە کە پاڵەوانێتیەکە زۆر بە باشی ڕێکخرا بوو، ئامانجی خۆشیان ئاشکرا دەکەن. ئەسێکی زۆر خۆشە کە توانیم بێمە ئاسیەکەم و ماوەیەکی زۆر چاوەڕێم یاریاکەم نزیکەی ساڵێک و نیوە تەمرینەکەم بۆی بگەم ئەم ئاستە دوانی بش پێی بگەم بە یارمەتی
مدربەکانمان زۆر سپاسیانەکەم لە دوای ئەم بتوڵێ ئینشەڵا بتڵێ ئاسیا بەڕێوەیە بۆم جوانە ئینشەڵا خۆمان ئامادەکەینەوە بتڵێ و پلەیەکی باش بەدەستێن بە یارمەتی خۆ و مدربەکانمان. وزن 57 كيلوغرام أنا فرحانة بزاف ميدالية ذهبية. بەشداریم کردبوو لە پاڵەوانیەتێکە توانیم مەدالیای ئاڵتون بەدەست بێنم. لێرەوە سپاسی ڕاهێنەر و بەڕێوەبەری هەڵبژاردەکەم دەکەم خۆشحاڵیشم بە بەدەستێنانی ئەم مەدالیای ئاڵتونە. لە پاڵەوانیەتێکە و لە هەردوو هەڵبژاردەی کوڕان و کچان کێبڕکەیەکی بەهێز هەبوو. بەڵام سپاس بۆخوا ئێمە توانیمان ئەنجامی باش بەدەست بهێنین. كانت منافسات قوية شوية بالنسبة للدراري والبنات. بڕیار بوو ئەم پاڵەوانێتیان لە شاری بەغدا بەڕێوە بچێ، بەڵام بە هەوڵی بەرپرسانی یاریەکە لە شاری سلەیمانی و خراپی بارودۆخی بەغدا گواسرایەوە بۆ شاری سلەیمانی. هەر بەپێی زانیاریە تایبەتەکان بڕیارە ساڵی داهاتوو لەسەر ئاسی کوردستان و عێراق بۆی سەرکەوتنی ئەم پاڵەوانێتەوە بۆ یەکەم جار پاڵەوانێتی زۆرانبازی وڵاتانی ئاسیا لە شاری سلەیمانی ئەنجام بدرێت. ئەردەڵا محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ سلەیمانی. بۆ یەکەم جارەکە سلێمانی دەبێتە خانەخوێی پاڵەوانێتی زۆرانبازی وڵاتانی عەرەب کە ئەمەش بۆ خۆی شانازیەکە بۆ شاری سلێمانی. بەڵام ئایا کە لە ڕووی جوگرافیا و لە ڕووی ناوەندی شار و پێداویستە لۆجستیەکانەوە گەرتوانی بێتمان ببینە خاونەخوێ، ئایا تا چەندە یاریزانانی کورد ئاشنایانەیە لەگەڵ یاری زۆرانبازی و توانیویانە پلەیەکی شیا و بەدەست بێنن لەم یاریەدا. بۆ قسەکردن لەسەر پاڵەوانێتیەکە و حاشیەکانی ڕوبەر دەوروبەری ئەم پاڵەوانێتی کە ڕوویان داوە بە تایبەتی لەسەر خودی یاریەکەش کە تا چەندە یاریزانانی کورد ئاشنان بەم یاریە قسە لەگەڵ زۆر بەڕێز کاکڕێبوار محەممەد ئەندامی یەکێتی زۆرانبازی عراق دەکەین کە لێرە لە ستۆدیۆکانی پەیامی ڕۆژ لێرە میوانمانە. کاکڕێبوار زۆر سپاس بۆ زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز بانگیکردن بۆ بەم بەرنامێ زۆر سپاسانەکەم. ئەگەر لێەوە دەست پێ بکەین ئەمە بۆ سلێمانی چ کاریگەریەکی هەبوو کە توانی ببێتە خانەخوێی ئەم پاڵەوانێتی کە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی پێکات بوو؟ بەڵێ هەڵبەتە سپاس بۆ هەموو لایەک. ئێمە من وەکو کەسێکە لە یەکێتی زۆرانبازی عێراق ئەم پاڵەوانێتیانە گرنگە لە هەر وڵاتێکا بکرێ، هەم لە ڕووی ناساندن، هەم لە ڕووی ناساندنی وەرزشەکە، هەم لە ڕووی ناساندنی کۆمەڵایەتی ئەو شارویان ئەو وڵاتە. ئێمە ئەم پاڵەوانێتی خۆی لە بەغا بوو، ساڵی پار لە بەغا کرا و ئەم ساڵیش بە هەمان شێوە عێراقینی و ئەوەی وەرگرتەوە کە ئەو پاڵەوانێتی ئەنجام بە. لە بەغا بوو بەس وڵاتەکان زۆریان بەغایان پێ باش نەبوو، چکا پار تووشی چەند گرفتێک حاڵەتێ بوو. ئەتە من وەکو کەسێک لە ئیتحادی زۆرانبازی عێراقە ئەندامم لێ و برایەکی کەشمانەیە کە خۆی جێگری سەرۆکە، ئەویش هەر کوردە و لە کەرکووکە. ئێمە تەڵەبی ئەومان نییە کە ئەمە بێنی نە هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی کە خۆم لە شارەکەم و ئەتوانم ئامادەکاریەکان بکەم. ئەتە بە سوپاسەوە نووسراوەکان بەرز کرایە و ئەوانیش ئەو یەکێتی زۆرانبازی عەرەبی ڕەزامەندی نیشانە کە لە شاری سلێمانی بکرێت، لە شاری سلێمانی بکەوە ئەو وڵاتانی کەین بوون بە هەمان شێوە کە دە وڵات بوون هەمویان ڕەزامەندیان نیشاندا. هەڵبەتە چەند هۆکارێک دروست بوو، چەند هۆکارێک خۆی پاڵەوانێتەکە خۆی لە 15 مانگە ئەنجام درا، خۆی پێشتر ئەبوایە لە یەکی مانگە ئەنجام درایە، لە یەکی مانگە بەس بە بۆنەی چەند کێشەیەکی تەکنیکی لە ڕووی فیزە و لە ڕووی ئەوانەوە ئەوە بوو تەڵەبی ئەوە کرا 15 ڕۆژ دواخرێ قسمان لە 15 مان لە ماوەی ئەو 15 ڕۆژە لە یەک بۆ 15 ڕۆژ وەزعی عێراق ئەو خۆپیشاندان و شتای پێوە دەرکەوت و تر ئەمە تەئسیر تقریبان تەئسیرێکی هەبوو لەسەر پاڵەوانێتەکە وڵاتەکان بەشداریان نەکردووە. بەڵێ یەکی لە هۆکارە سەرێکیەکانەوە بکە وڵاتەکان کە ئەو وڵاتانە ڕێگای نییە لە ڕووی ئاسایشی خۆیەوە لە ڕووی سەلامەتی یاریزانەکانەوە ڕێگای نییە، چکە بڵێ تو نەڵێ نێ سلێمانی شارێکە لە عێراقا پاڵەوانێتەکە
وەکو وڵات کامانە بوون ئەو وڵاتانی کە بە کۆڵێ بایکۆتیان کرد ئامادەی و بەشداری یا پاڵەوانێتیکیان نەکرد. بەڵێ وڵاتی سعودیە قەرار بوو بە 32 شاندێکی 32 نەفەری بەشدار بە ئەوە یەکێ لە وڵاتانە، وڵاتی مسر، وڵاتی سوودان، ئەو وڵاتانێتر ئەو وڵاتانە زیاتر ئەوانە بەشدار نەبوون. بەشدارم هۆکارەکەشی هەر بۆەوە گەڕایەوە بەس بۆ کۆبنەوەی گشتی یەکێتی زۆرانبازی عەرەبی کە ئەوی اجتماعی جەمیع عمومی پێڵەن هەموو نوێنەرەکانیان هی ئەو وڵاتە هی میسر، هی سوودان، ئینەوانە هەمویان مۆجودوتیان هەبوو خۆ وەکو خۆی بەس وەکو ئیشتراکیان نەکرد. زۆر باشم. ئەگەر باسێکی یاری زۆرانبازیمان بۆ بکەیت تا چەندە یاریزانانی کوردمان یاریزانی کوردمانەیە لەناو میاریەداوە تا چەندە خەڵکی ئێمە ئاشنایە بە یاری زۆرانبازی کە بەتایبەتی وەک لە ئەگەر بەشێک لە زانیاریەکان ڕاست بن بەشێکی زۆریە میاریە پێوەستە بەتایبەتی داهێنانی وڵاتی ئێرانەوە. بەڵێ یاری زۆرانبازی یاریکی بەهێزە، زۆر بەهێزە. ینی لە وەرزشە بڕوان ناکەم هیچ یاریە بەقەی یاری زۆرانبازی بەهێز بێ. تەنانەت وەکو فیسیۆلۆژی لەش نییە ئەڵێ دڵی زۆرانبازێک 200 غرامی زیاتر لە دڵی ئینسانێکی احتیادی. ینی ئەوەنە قوت و ئەوەنە ئەبێ بە کامل لیاقە و کامل ئەوە بێ. ینی یەکێکە لەوێ ئینجا ناوبانگیشی ناوبانگی لای خۆمانەوە مشانە پێڵەن یاری فەقیرەکان، یاری فەقیرەکان. چونکە یاریکی زۆر بەهێزە، چونکە یاری زۆری نابێ اینجا لەگەڵەوەشە گرنگیدان زۆر گرنگیشی پێنادێ. وەکو چۆنەڵێ یەکەم یاری ئۆڵمپیە زۆری حەچی یاری ئەو فەردیانی کە ئەیبینی لەو تاکانی کە ئەیبینی لەسەر حەلەبۆ لەسەر ئەوە لە کارەتی تۆلین هەمووی لە زۆرانبازی جیابێتەوە، هەمووی ینی ئەساسەکەی زۆرانبازی بووە. ینی لە ئۆڵمپیاتی 1990 کە یەکەم ئۆڵمپیات کە لە وڵاتی وێنان کراوە یەکەم یاری کە بوونی هەبوو بێ زۆرانبازی بووە. ئەتیمادێ سوکە چووکە ئێمە بەشێکمانەیە لە هەر لە زۆرانبازی ڕۆمانی پێڵێن ئەو ڕۆمەکان خۆیان دروستیان کردووە. تەنانە ئەگەڕێتەوە بۆ مێژوو ئەڵێ ئەم یاریە لە کاتی نیاردرتاڵە، لە کاتی نیاردرتاڵە کەوەتی کە ئەو کەسانی ئەو کە ژیانیان بەسەر بردو دایمە لە سڕاعبوون، دایمە لە سڕاعبوون لەگەڵ حیواناتوە بۆ پێش هەموو شەڕێکی ڕوبەڕووبوونەوەش زۆرانبازی هەبووە لە نێوان پاڵەوانی سوپایەک و پاڵانێکی بەڵێ لە پێش ئیسلامیشەوە ئەمە هەربوونی هەبووە بە تەئکیدیانی پێدەڵە منم لە کاتی نوۆڤی کە مێژوو بۆمان بگێڕێتەوە لە سەردەمەکانی پێش ئیسلام لای ڕۆمان و ساسانیەکان کە جەنگیان کردووە میشە لە مەدانەکانە دوو کەسی بە هێزوو بازوو چوون پاڵەوانێتیان کردووە و زۆرانبازی یەکتریان گرتووە. بەڵێ بە تەئکید ینی مێژۆکەی زۆر مێژوێکی زۆر عریقی هەیە لە وەرزشە. بەتر دوای ئەوەتر وەچی تا ئێستا گرنگێکی وای پێنەدراوە کە بێتە یاریەکی ناوهێنراو یاریەکی ناسراو یاریەکەوە خەڵک پێیاش نابێت بەتەبێت لە کۆمەڵگی خۆمانە. بەڵێ مەبەستم سلێمانی لەگەڵ ئەو مێژوە دوور درێژەی بەڵام ینی لەوەچ ئێستا وەکو خۆم ئەمڕۆ زانیمە شتێکە لە سلێمانیا پێی دەگوترێ یانەی زۆرانبازی و ئەم یاریکردن وەکو زۆرانبازی. بەڵێ هەڵبەتە ئەو دەستانی کە بەکارێنێ کە پاڵپشتی لە وەرزشەکەن ئەگەڕێتەوە بە سەرشانی ئەوان. ئێمە مشکلەیەکمانەیە کۆمەڵگای ئێمە وەرزش و ئازانن بەستەنها تۆپی پێ ئەوەی کە بە تۆپ یاریەکرێ. هەڵبەتە ئەم یاریانەش هەموویینە چۆن خوای گەورە ئینسانەکانی دروست کردووە ئەنواع نەفسیەت و ئەنوای کردە ئەنواع یاریش دروست بووە هەرێکی و اختراعێکی پێشنیارێکیە هەرێکی و وابەستەیەشی هەیە بە شتێکەوە. ئەتر بوارەکانینە هەیە گەشەی هەیە گەشەی نییە.
ینی گەشەکان باحتیمال لەسەر ئەو شخصانی ئەو شەخانی کە ئیشەکان بەڕێوە بە ئیشەکان بەڕێوە بە تا چەنە بتوانانی ئەوە بکە لەگەڵ ڕێزیشم بۆ ئەو دەستانی کە هاوکارن بۆ وەرزش بەپی پێویست نین بە تایبەتی لە شاری سلێمانیە بەپی پێویست نینە دایمە لە سڕاعندە و چۆنە خۆمەها سڕاعەکەن زۆران بازینەوە دایمە هە لە زۆران بازیان بۆینەکان و ئەتر چەمکێکمان گرتووە گە بتوانینەوە ئەگەر ئەوەشین بێت و تەنانە لە زۆر حاڵاتە هاتووە سەرەوەی دژاتی بکەن بۆ هەنەمانی زۆر باشە لەم پاڵەوانێتیە کاگڕێبە تا چەندە یاریزانی کورتێدا بەشدار بن وایە وەکو یانە بەشدار بن یا ناوەکو ئەوەی کە منتەخەبی عێراق بن بڵێ ئێمە لە بەرنامەی ساڵانەیە هەموو پاڵەوانێتەکان بە بەرنامەی ساڵانە هەیە بەرنامەمانەیە ئینی وڵاتانی عەرەبە بەرنامەمانەیەنی ئاسیا بەرنامەمانەی ناخۆی عێراقە ئێمە لە پێش ئەم پاڵەوانە تێپ ئەو مشارەکات کە مشارێکی دووهلی پێ لە وەکو وڵاتانی عەرەبی ئاسیویان جیهانیەوانە منهەجەکانیان پێش ئێمەش منهەجەکانە لە چ ئەساسیدانێ لەسەر ئەساسیەوە بۆی پێشەوە تەسفیاتیان بۆکەنی یاریزانەکان ئەم تەسفیاتانە لە پێش پاڵەوانەکە تەسفیاتیان بۆکرێت کە تەسفیاتیان بۆ کرانێ یاریزانەکان دەستیشانەکرێ وەکو یاریزانی منتەخەبی عێراق کە بەشدار بێت لەوە لە 25 حوتە بە هەمان شێوە پاڵەوانە دیکی هەر ناخۆی عێراق هەر خۆم هێنام لە سلێمانی لە ینی ئاشتی لەوێ ئەنجام درا هەر لەوێ ئەوەمان کرد نییە کە بتوانین ئەم پاڵەوانەتی عەرەبێنی نوێنێ لێوێ ئینی ئەوەمان کرد لە 25 حوتەوە ئێمە لە ئامادەکاریین و ئامادەکارین کاریزان دروستکردن شانە بە چەند قۆناغی تاکو نخبەیەکی لێ سەرکەوتن ئەتر ئەو یاریزانن کە بەشدار بوون لە پاڵەوانەتەکەی وڵاتانی عەرەبا ئەو نخبەیە یەکێم بە منافەسە لە بینی نادیەکان و لە بینی خوان و چەند کەڕە منافەسە ماوەدا ئەو نخبەیە سەرکەوت و مشارەکەی ئەو پاڵەوانە تێی کرد چەند کەسی کوردی تیا بوو پێشتر لە کاتێک کە بە منافەسە ئەمە دامان نابوو هەر پێش دەڕۆژ پێش پاڵەوانەتەکە 5 دانە کوردی تیا بوو 5 کوردی کەرکووکی تیا بوو و 3 کوردی زاخۆی تیا بوو چکە زاخۆین یەکێکە لەو شوێنانی کە زیاتر گرنگیدانیان هەیە و پشتیوانیان هەیە ئەوان یاریزان و ئەنی قاعیدەیەکی بەرفراوانیان هەیە ئەوان سەرکەوتن بەس لە دوای ئەوە تەسفیاتیان بۆ کرا لەبینە تەنها 2 یاریزانمان مایەوە بۆ نهایی بۆ منتەخەب ئەویش یەکیان لە شاری کەرکووک و ئەوەی کەشیان لە شاری زاخۆ بەدەستێنە هەردووشیان بوون بە بەتەڵی عەرەب هەردووشیان یەکەمی وڵاتانی عەرەبی لە نێوان یەکێتی پارێزگاکان یەکێتی زۆرانبازی پارێزگاکانی عێراقا ئێوە هیچ چالاکیەکتانەوێ من بسمەیە یاری و زۆرانبازی پێکەوە لەگەڵ بۆ یاریزانەکان لە نێوان خۆتانە هیچ چالاکیەکتانەیە ساڵانیان تەنها لە چوارچێوەی هەڵبژاردەی عێراقدا لەگەڵ وڵاتانی تردا ڕووبەڕوە بنەوە ئێمە وەکو باس بکەین ئێمە بەرنامەمانەیە بەرنامەی ساڵامانەیە چکە ئێمە بەس تەنها فیئەیەک نییە ئێمە هەموو وەرزشێ لە چەند فیئەیەک پێگەیە فیئی مناڵانی پێڵەن بەشی تازە پێگەشتوانی نەوجەوانی پێڵن بەشی لاوانی پێڵن 5 فی ئەمانەیە تا کۆگاتە پێشکەوتوان و تەنانە بۆ ساڵە تەمەنەکان جاری وایە بۆیان نەکرێ ئێمە بەپێی ئەو بەرنامانە پاڵەوانەتی ئەنجامبین پاڵەوانەتی ئەنجامێتتر ئایا لە ئەسەر ئاستی پاڵەوانەکان بۆ شێوداکە لە بەپێی ناوچەیی بێ سەر ناوچەی ئێستا عێراق دابش ئەگەر دابش کرێ بەپێی ناوچەی بیکە ناوچەی منتەقەی شیمالی پێڵێن وەکو منتەقەی باکووری پێڵێن کە ئەم هەرێمی کوردستان و وڵات
ناوەڕاستی بێن لەگە جنوب ئەمانەیە تەسفیەکەن لەم تەسفیە مەجموعە یاریزان سەرەکەیە دوایی لە بەغا کۆیەشی بۆ ئەەکەن پاڵاوانتی عێراقی پێڵەن پاڵانتی عێراقی پێڵن لەمایەتە پاڵاوانەکان بەم شێوە ڕێگەخ مەرجی ببوورە جەلال مەرجی وەرگرتنی یاریزانتان چییە لە ڕووی تەمەنەوە لە ڕووی تەندروستیەوە و ئێستاگە یاریزانێ بیاوێ بێتە زۆران باز و لە یانەکەی ئێوە یالێکی یەکێتەکەیەوە بێتە زۆران بازێکی باش سەرنجام خزمەتی وڵاتەکەی ئەم یاریە بکە پێویستە چ مەرج و ڕێکارێکی تێدا بێ وڵای مەرج هەر وەکو ئەو مەرجانێکە لە وەکو کەوەرزشەیەتی تەندروستی لە جەسەد دیاو لە حاڵەتی خۆیان دەرونیە ئەمە یەکێکە لە خاڵەیەنەکان ئەوەی کەش نییە پابەتمونی ئامادەکاری خۆی بۆ یارێکە بتوانێ لەگەڵ تەمرین و لەگەڵ یەنەکان بەرداوامی چکە تاکو بەرداوام نەبیانی بەرداوامی ئەگەیتە ئەنجامێن بەرداوام نەبێ دابڕان بێت ناگەیتە هیچ ئەنجامێک کای ڕێبار عەرەبەکان کە بە تایبەتی پاڵاوانتیەکەی وڵاتانی عەرەب و هەیکەلێک و جسمێکی گەورەتریان هەیە ڕەنگە کوردەکان بەنسبەت عەرەبەکانەوە هەیکەلیان نەبێ و ئەمەش زۆران بازیە بە تەشید کە جسم و هەیکەل کاریگەری هەیە بەسەر سەرکەوتنیان دۆڕانەوە ئایا کوردەکان تا چەندە مەبەستم تەناو دوو یاریزانش نییە کەماونەتەوە تا چەندە جسمی کوردەکان ئامادەکاریان هەیە توانایان هەیە بۆ ئەو جۆرە یاریانێک کە زۆران بازی و پاڵەوانیی زۆران بازین بەڵێ ئێمە ئەم یاری تاکانە بە تایبەت یاری ئێمە من باز لە یاری خۆمانەکەم بە وەزنە ینی وەزنێک دیاری کراوە وەزی دیاریکراوە لەم وەزنەیە ئەتر پەیوەز نییە بەهینەوە بە جیسم و بەینەوە کێشە کێشانە ئەو بەرزیانەش ئەو باڵا بەرزی و هەیکلە کاریگەری نییە بەسەر بردنەوەی بەرامبەرەکەی گەر باڵای کورتتر بێ ڕاستە ڕەنگە هاوەزن بن لە ڕووی هینەوە لە ڕووی ئەو یاریزا حروکی یاریزانەکە کەوتووە ئێستا هەتا باڵای بەرز بێ هەتا باڵای بەرز بێ بۆ یاری سەربەست خراپە چکە قاچی درێژە قاچی زووتەرەی گیرێت بەس لە ڕۆمانیاوان نییە تا درێژ بێ باشتر سەیتەرە بێ نییە سەیتەراکە بەسەریە ئەنینە چونکە وەزنە ئەتر هیچی نێکی نامێت ئێتە بەتەر هەمانێتتر هەیە لە پانیایە هەیە لە باڵایە بەستر ئێمە کێشەکە تەحدیدی ئەو واقع ئەو یاریزانەکە وتر کەوتوتە سەلی هاتووی و لافینە چکە مساڕعا هەرەوە نیە بیگریتوانە هەمووی فەنەکەش هەمووی فیزیاییە یعنی فیزیایە چاقی قول لەسەر ئیش لەسەر چاقی قورساییەکە ئەسەر چاقی قورسایی تۆ کێشە 100 کیلۆ ناتوانانی بەرجێکێتەوە ئەگەر بە شێوەیەکی تەکنیکی و بەینمە بە تەکنیکەوە نەبێت تۆ ناتوانانی هەڵیگری تو بخیتە ئەو دوی خۆتەوە پاڵەوانێتیەکە بابێنەوە سەر پاڵەوانێتەکە تا چەندە مەرجی بەشداریکردنی هەر وڵاتێک لە پاڵەوانێتی یا مەرجی تایبەتی خۆی هەیە ئەو مەرجانە چی و چین و سلێمانیش تا چەندە ئامادەکاری کردبوو یا بەرپرسانی سلێمانی بەدەمتانەوە هاتن بۆ سازدانی و پاڵەوانتی لە شاری سلێمانی کە بە دڵنیایی و گرنگێکی باشەیە بۆ سلێمانی بڵێ پاڵەوانەتی مەرجە ڕێنمایە پێشۆخنی هەموو مەرجە ڕێنمایەکان کە داهاندرێ نییە مێرجڕوانی بۆ وڵاتەکانە نێنێ بەپی ئەو مەرجە ڕێنمایەت لە ڕووی وەزنەوە لە ڕووی قابلیەتەوە لە ڕووی ئامادەکاری و بشانە ئەو مەرجە ڕێنمایەکان پارەدان هەیە لەوەی کە دەبێت پارە بدێ و کات بەشداروی وەکو وڵاتەکەت بڵێ چەندان پارەدان ئێمە لەم پاڵەوانەتێکا وا بڕیار بوو وا بڕیارە کولی یاریزانێ کولی تایکی ڕۆژانە $50 بێ کوێم پارەیە دابی نەکات ئەو وڵاتی کە مخی مشارەکەکە ئەو ئیشتراکات پێشکەشەکات و بەپی ئیشتراکات بەپی یاریەکە نییە ئەو $50 ئايات ئەو $50 لە بری چییە لە بری خواردنی ئەو ڕۆژەیەتی و نووسنێتی و ئامادەکانی سیارە و هاتوچۆیەتی بۆ ئەو یاریزانە بۆ کولی یاریزانێ بەس وڵاتەکان دیسا ئەوە نەڵێن هەمووی وڵاتی فەقیرە خۆر یاریەکە خۆری فەقیرە نییە وڵاتەکان ژێ فەقیرەکە زۆری لەم پاڵەوانێتی نییە زۆری شتەکان کەوتۆ سەر ئیتیحادی خۆمان کەوتۆ سەر عێراق ئێمە زیاتر سلێمانی ئامادەکاری باشی کردبوو تا چەندە بەرپرسەکان بەدەمتانەوە بوون وەڵایی ڕێزمێ بۆ بەرپرس و بۆینەکان هەڵبەتە هەموو ئامادەکاریەکان لەوانەیە بە جوهدی شەخصی کراوێ بەس تەنها ئەوەی کە پاڵپشت و
ئەوەی کەەوە بوو زانکۆ سلێمانی و بەتایبەت دکتۆر دیار وە ستافەکەی کە دکتۆر ئاراس و ئەو برادرانی کاگامانچ کە لەوێ بەرپرسی هۆڵەکانە و ئەو خوشک و برانی کە لەوێ نییە لە بەردەستاینەکەن بەستەنا ئەوە بوو بەس ئەوە بووانە گنا وەکو بەرپرسانی وەرزش کەوەکو نوێنەرایەتی وەکو ئۆڵمپی بە هیچ شێوەیە تەنانە بە داوەنامە هاتوونەتە ئەوە بەس مجەڕەت نییە بەس ئەمەگەنا ئەنی ئەوە نەبوو بڵێ لە ڕوویەکەوە بێن ڕوبە ڕوویەک پشتیوانیەک بۆ من هەم لە ڕووی دامی مادیشە و هەم معنەویشە بە هیچ شێوەیەک من تا ئێستا ئەو پاڵەوانتەیە ینی کەم نییە تۆ پاڵەوانێکی لەو ئاسیای بینیتە شارێکەوە ئەوایە ئەو شارە خۆی سنگ فراوان بووە هەم لە پارێزگاوە هەم لە هەموو دەستگا وەرزشەکان نییە بە هەموو شێوێ نییە هاوکارمان بێ بەس بەداخەوە نییە یەک کەس هاوکارمان نەبووە یەک کەس هاوکارمان بنەوە و بگرە هەموو جوهدەکان لەسەر شانی خۆمان بوو و تمۆحیشمانە بووە کە ئەو یاریێمانێ ناوت و تمۆحەکەشمان گەیشتە ئەو ئاستەی کە لە بەرنامەی اتحادی ئاسیایی چووکە ئەو سێدانە ئەندام لە کە ئامادەیانم لە پاڵەوەندەکە سییانیان ئەندامی اتحادی ئاسیوین وا بڕیارە ئەوان لە منهەجادیانن بۆ ساڵی ئایندە ئیشەڵڵا پاڵەوانەتیشی ئاسیاوین لە شاری زۆر سپاس بۆ بەڕێز کاک ڕێبار محەممەد ئەندامی یەکێتی زۆران بازی عراق زۆر سپاس بۆی کە لەم بەرنامەی پامی ڕۆژان میوانی ئەمە بووی زۆر سپاسیەوەکەم زۆر سپاس بۆ هەموو لایەک سپاس بۆ توش بینەرانی عزیز راپۆرتێکمان هەیە لە ڕانیەوە کە 24مین ساڵیادی دامەزراندنی ڕادیۆی ڕانی دەنگی کۆمەڵە لەوێ کە پەیاملێرمان ڕێنازەر سەلان بۆی ئامادەکردین با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بین و پاشان دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان. ڕادیۆی کۆمەڵ لە ڕانیا ساڵانێکی دوور و درێژە خزمەت بە دەڤەری ڕاپەڕین دەکات. تەمەندرێژی و جوانی و خزمەتی ئەم ڕادیۆیە با هەوڵ و تێکۆشانی خۆبەخشانەی بەڕێوەبەر و کارمەندەکانی بووە. لە 24مین ساڵیادی ڕادیۆکەدا بە هاوکاری مەڵبەندی پێنجی کۆمەڵ لە ڕانیا مەراسیمێکی شایستەی بۆ ڕێکخرا. لە مەراسیمەکەدا خەڵاتی ڕێزلێناندرا بە بەشێک لە کارمەند و پێشکەشکارانی. ئێمە وەکو مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ بەرزڕاگرتنی ئەو یادە بۆ دەستخۆشکردن لە کارمەندەکان بۆ دەستخۆشکردن لە پێشکەشکار و ئامادەکاران مەراسیمێکمان ساز کرد کە مەراسیمەکە تەنها ڕۆژی معنەویە بۆ پێشکەشکاران دەستخۆشی بوو پێزانین بوو و دەربڕێنی خۆشەویستی و ڕێز و پێزانین مەڵبەند بوو بۆ ئەم پێشکەشکارە بەڕێزانەکە ئەم کارمەندە بەڕێزانە پێشکەشکارە بەڕێزەکان وەکو کارێکی خۆبەخشی وەکو کارێکی دیندارانە دوور لە تەماعی دنیایی دوور لە خواستێکی مادی ساڵانە بەرنامەکانیان لە ڕێگای دەنجی کۆمەڵ ڕادیۆ ڕانیا تۆمار و پەخش دەکەن. تاوەکو ئێستا 24 ساڵ لە تەمەنی خۆی تێپەڕاند و ئێستا پێدەنێتە ساڵی 25مینیەوە بە پشتیوانی خوای گەورە دەنگە هەر بەردەوام دەبێت ئینشاءڵڵا بە هەوڵ و کۆشی دڵسۆزان و خێرخوازان و لێبڕاوان و خەڵکی بەڵێنی یارمەتی دەری ئەم دەنگە ئینشاءڵڵا بەردەوام دەبێت و بەرەو پێش دەچێت. ئێمە مادام پەیڕۆ پرۆگرامی کاری دەنگی کۆمەڵ ڕادیۆ ڕانیە پەیڕۆ پرۆگرامێکی ئاینی پەروەردەیی ئەخلاقی جوان ڕەوشتیە ناکرێ بە هیچ جۆرێک چاوەشکارتی داجێ نابێتەوە بۆیە کار دەکەین لەسەر ڕۆشنبیرکردن و تێگەیاندنی زیاتری خەڵکی بیسەر. ڕادیۆی کۆمەڵ لە ڕانیا ساڵانێکی زۆرە خزمەتی سەرجەم چین و توێژەکانی کردووە لە دەڤەری ڕاپەڕین ڕۆژنامە نووس و ڕاگەیاندکاران ڕادیۆگەێنن ڕادیۆی کۆمەڵ لە ڕانیا با ڕادیۆی دایک ناسراوە چونکە دەیان ڕاگەیاندکاری پێگاندووە و ئێستا بوونەتە خاوەنی ئەزمون لا دەستگاکانی ڕاگەیاندن کە لەسەر دەستی ڕادیۆی کۆمەڵ لە ڕانیا پێگەیشتون.
دیارە ئەم کەناڵە لە دەڤەرەکەماندا لە دەڤەری بیتوێن پردەر کە پێی دەگوتێت دەڤەری ڕاپەڕین خزمەتێکی بەرچاوی کردو بە هاوڵاتیان لە دەڤەرەکەدا بەوەی کە لە ڕووی ئەوەیەوە کە هاوڵاتیان هۆشیاری و تێگەیشتنێکی باشیان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بۆ بارە کۆمەڵایەتیەکان بۆ پەیوەندی خێزانیەکان لەڕێ ئەو کەناڵەوە چەندین بابەتی تریش کە پێویستە و لە ڕۆژانەدا هاوڵاتیان ڕوبەڕووی دەبنەوە ئەم کەناڵە هۆشیاری و تەوعیە بدا بە خەڵک و پاشان لە ڕوویەش تریشەوە ئەم کەناڵە بۆتە بنچینەیەک و بۆتە دایکێک بۆ پەروەردەکردنی کۆمەڵێک کادیری لێهاتووی ڕاگەیاندن و ئیعلامی لە دەڤەرەکەماندا کە ئێستا دەبینین لە زۆربەی کەناڵەکانی تری کۆمەڵی ئیسلامی خزمەتی بەرچاو دەکەن بۆیش پێی دەگوترێ وەک ئەوەی کە هەندێک لە بەڕێزان ئاماژەی پێ دەکەن ینی ڕادووی دایک لەبەرەوەی یەکێکە لە سەرەتاییترین دەستگاکانی ڕاگەیاندنی ڕادیۆی ئیسلامی لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990ەوە ژمارەیەکی زۆر کادیری پێگەیاند و ئێستا لە کەناڵە ئاسمانیەکان خۆشبەختانە خزمەت دەکەن و خزمەتێکی گەورەیان کردووە و ڕۆژ بە ڕۆژیش دەستگاکە الحەمدوللا فراوانتر بووە پەخشەکەی گۆڕانی بەسەردا هاتووە. رادیۆی کۆمەڵڕانیا وەکو یەکەمین رادیۆ لا دەڤەری ڕاپەڕین لا 29 دەی 1995 لا ڕانیا بە ناوی دەنگی ئیسلام لە ڕانیا دەستی با پەخشکردن کردووە و دواتر ناوەکەی کراوە بە دەنگی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی و دواتر لەگەڵ ڕاگەاندنی کۆمەڵی ئیسلامی ناوەکەی گۆڕا با رادیۆی کۆمەڵ لە ڕانیا کە زمان حاڵی کۆمەڵی ئیسلامیە لە ڕانیا. رادیۆی کۆمەڵ لە ڕانیا ئیش لەسەر پەروەردە و بانگەواز و هۆشیاری کۆمەلگا دەکات کاتوانیوێتی ببێتە مینبەرێک بۆ بانگەواز و ڕەسەنی ئیسلامی و هۆشیاری کۆمەلگا بە بەرنامە جیاوازەکانی لا پەروەردە و هەواڵ و زانیاری و ڕۆماڵی ڕووداوەکان و باسکردنی بابەتە سیاسیەکان. ڕێنازە سەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری ڕاپەڕین. زانیاریەکمان ئامادەیە لەسەر ناساندنی بەشە جیاوازەکانی لەشی مرۆڤ. با پێکەوە بینێری و زانیاریە بین کە لە چەند بەشێکی جیاواز پێکاتووە زانیاریەکە کامڕۆ بەشی یەکەمی پێکەوە بینەری دەبین. بیست زانیاری لەسەر لەشی مرۆڤ. مرۆڤ لە کاتی نووسندا باڵای 1 سانتیمەتر درێژ ئەبێت بەڵام کاتێک بەخەبەر دێت وەک خۆی لێ دێتەوە. پەنکریاس ئەکەوێتە لای چەپی لاشەوە. یەکێک لە ئەندامەکانی لەشی مرۆڤ بەشێکی لێلابێت دروستە بێتەوە. ئەویش بریتە لە جگەر. ئەو مادەی مونی نۆکی لێ پێک دێت ناوی کریاتینە. مادەی کاربۆهیدرات لە ناو دەمدا هەرس ئەکرێت. لە کاتی قسەکردندا جەستا 44 ماسوولکە بەکاردەهێنێت. ڕێژەی ئاو لە خوێنی مرۆڤدا لە 183. درێژی گەدە لە مرۆڤێکی ئاساییدا 25 سانتیمەترە. کەناڵی ئۆستاکیۆس ئەکەوێتە نێوان قوڕگ و گوێوە. دوورگەکانی لانکەرهانس ئەکەوێتە ناو پەنکریاسەوە. ژمارەی ماسوولکەکانی لەشی مرۆڤ 620 ماسوولکەیە. ژمارەی ئێسکەکانی کەلەی سەر 22 ئێسکە. گەورەترین ڕژێن لە لەشدا جگەرە. ئیشوکاری ڕژێنە لیمفاویەکان پاڵاوتن و پاکردنەوەی خوێنە. ژمارەی سەمامەکانی دڵ 4 سەمامەیە. یەکێک لە هەستەوەرەکان کەمترین چالاکی هەیە، ئەویش هەستی بۆنکردنە. ژمارەی بڕبڕەکانی پشتی مرۆڤ 24 بڕبڕەیە. خڕۆکە سوور و سپیەکانی خوێن لە ناو مۆخی ئێسکەکاندایە. گەشەی کۆرپەلە لە مانگی شەشەمدا دەست پێ دەکات. لە کاتی پژمیندا مەحاڵە چاوی مرۆڤ بکرێتەوە. دەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر کاریگەری پەروەردە یا پەروەردە چ ڕۆڵێکی هەیە لە پێگەیاندن و ئاراستەکردنی کۆمەڵگەدا. بێگومان ئێمە بە شانازیەوە وەکو کەناڵی ئاسمانی پەیام و وەکو بەرنامەی پەیامی ڕۆژیش ئەو شەرەفەمان پێبراوە کە هەمیشە لە هەوڵی بیناکردنی پەروەردە یا پەروەردەی تاکەکەس، پەروەردەی خێزان، پەروەردەی کۆمەڵ دگاین. و ئەگەر خەڵکانێکی نابەرپرس، خەڵکانێکی مشەخۆر، خەڵکانێکی ناهۆشیار یان مێدیایانێک لە هەرێمی کوردستان کار لەسەر ڕووخاندنی پەروەردە و
کاڵکردنەوەی بەهاکان و شیرازە پساندن و بە ئاراستەی خراپدابردننی خێزان و کۆمەڵگەی کوردی بکەن ئەوە ئێمە بەپێی توانای خۆمان بەپێی ئەوەی کە پێمان بکرێت لە هەوڵی بیناکردنەوەی سەر لە نوێی کۆمەڵگەین بەو بەها جوانانەی کە لە باو باپیرانمانەوە بە کاریگەری ئاینی پیرۆزی ئیسلام بۆمان هاتوون. بۆیە پەروەردە هەوێنی تەواوی کارە جوانەکانی کۆمەڵگەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێک لە فەرمودەکانیدا ئاماژە بۆ دەکات کەوا من خوای گەورە بۆ خۆی پەروەردەی کردوم کاتێک کە کەسێک بە کاریگەری خوای گەورە و پەیامەکەی پەروەردە بێ سەرنجام لەوەی لێدێ کە خوای گەورە لەبارەی پێغەمبەری پێشوامانەوە دەفەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم کە تۆ لەسەر بەرزترین و باشترینی ئەخلاقە جوان و پەسەندەکانی. بۆیە پەروەردە تەواوی کارە جوانەکانی کۆمەڵگە بریتە لە پەروەردە. کۆنفۆشیۆس 550 ساڵ پێش زاین ئاماژە بەوە دەکات کە ئەگەر ویستت شارستانیەت و گەشە سەندن و پێشکەوتنی هەر کۆمەڵگەیەک هەڵسەنگێنی و بزانی ئەم کۆمەڵگەیە تا چەند کۆمەڵگەیەکی شارستانی و پێشکەوت و گەشە سەندنە ئەوە سەیری پەروەردەکەی بکە. ئەگەر پەروەردەیەکی باش و ڕەسەن و جوانیان هەبووەوە کۆمەڵگەیەکی پێشکەوتون با بینا و تەلار و فڕۆکە و چەکەکانیشیان پێشکەوتو نەبن. ئەگەر پەروەردەشی نەبووەوە کۆمەڵگەیەکی زۆر دواکەوت و داڕوخاوە ئەگەر بیناکانیان لە نێو هەوردا بن. بۆیە پەروەردە زۆر گرنگە و بێگومان ئێمە ئەمڕۆ لە تەوەری بەرنامەکەمانە قسە لەسەر گرنگی پەروەردەکەین بۆ کۆمەڵگە و پێشخستن و گەشە سەندنی کۆمەڵگەی کە ڕەنگە بپرسن بۆچی پەروەردە ڕۆڵی هەیە لە ئاوەدانکردنەوەی وڵات. جەلال ینی من بیر لەوە کەمە هەموو جار شۆفێرێک کە بە تیژڕەوی دەڕوە هیچ حسای بۆ یاساکانی چۆ ناکە ترافیک ناتوێنێتەوە بە تیژڕەوەکەی خۆی تۆ ئازارەدا مناڵەیەکا بەژێرەوە مامۆسایە لەگەڵ تەلەبەکەیە بەرپرس نییە تەلەبەر ڕێز لە مامۆسا ناگرێت لە دایک و باوکی ناگرێت ینی بەرپرسێکمان هەیە مادەی هۆشبۆر دێنێتە وڵاتەوە دەرمانی بەسەرچوو دێنێ کێکی ئەکسپایر دەداتێ ئارایشگامان هیچ نوشتت بۆەکە ینی ئەمە سەرنجامی هەمووی چیە پەروەردە باوەڕ دەبێ پەروەردە هەبێ وەکۆ لە دنیا بێ بە شامی شەریف دنیا بێ بە ماستی مەی و بۆیە من ئەگەر پەروەردە هەبێ ئەو کاتە من پێم وایە هەوێنی بنیادنانی هەموو کۆمەڵگەی بریتە لە دروستکردنی مرۆڤ. بۆیە پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم 13 ساڵی ڕەبەق لە مەکەیە نەخەریکی جیهاد بوو نە نوێژی لەسەر فەرزکرا نە حەج نە ڕۆژ و نە هیچ شتێکی تر تەنها خەریکی پەروەردەکردن و ینی بەڕاستی قۆناغی ماڵی ئەرقەمی کوڕی ئەبی ئەرقەم زۆر گرنگە بەنسبەت بۆ ئینسانی مسلمان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو چۆن بە خشتی سوور بینایەک دروستەکەی خەریکی پەروەردەکردنی ئەبوو بەکر و عومەر و عوسمان و تەلحە و بیلال و ینی ئەم هاوڵە بەڕێزانە ئەو ئەمانە بوون لە مەدینەیە جوانترین کۆمەڵگەیان دروست کرد. ئەو ماکینەی ئەلامیانە چین یا و هۆکارانە چین کە زۆر جار وا دەکات ئەو پەروەردە ڕەسەنە جوانە ئاینە ئیسلامە کە هەیەەوە بەتایبەتی کوردیش کە ئیسلام ئاوێتەی کەلتورەکەی بووە دەبێت تاک بە تاکی ئەندامانی خێزانەکان تاکی کورد لەو پەروەردە ڕەسەنە جوانە دوور بکەوێتەوە. واتە هۆکارەکان چین وە کێن هەمیشە ناحەزن بۆ پەروەردە جوانە. جەلال قسەیەکە من هەمیشە لە بەرنامەکان ئاماژەی پێەکەم ئەڵێ ئەگەر ویستت کۆمەڵگەی و شارستانیە تێ بڕوخێنی ئەوە لە سێ شت بدە ینی سێ کوچکەی هەر کۆمەڵگەی بریتێ لەمە خێزان ڕەمزە ئاینیەکانی تە بۆ منە بلای من مەلایەکە لایەکێکی لەوە چه قەشەیەک بێ بەڵام بێگومان تا ئەم سەردەمەش ئاینی مەسیحیەت ڕۆڵی هەیە لای ئەو مەسیحیانەش کە پابندن بە ئاینەکەەوە ینی ئەخلاقیاتیان مخالفە نەکردنی یاساکانیان یەکەم خێزان دووەم ڕەمزە ئاینیەکان سێم پەروەردەش وەکو سیستەمی پەروەردەی وڵات. بۆیە خەڵکێک ئەمڕۆ من و تۆ هیچ کاتێ نابینە بەکارهێنەری مادەی هۆشبەر کەواتە خەڵکی ڕقی لە ئێمە و هەوڵەدا بمان کاتە نێرگە لە خانەکان و بۆەوەی مادەکەی ئەو ساخکەینەوە. خەڵکێک هەیە دەرمانی بەسەرچوویانێ حەزەکە تۆ نەخۆش بکەوی بۆی دەرمانەکەی ساخکەیتەوە. خەڵکێک هەیە حەزەکە مناڵەکەت ئالوودەی ئایپاد و کەس بۆ کەس بێ بۆی شتەکانی کەواتە قسەکەی ماکیاڤیلی ئەگەر جۆرج بۆش بۆ بەدەستهێنانی نەوتێکی زۆر لە عێراقا ینی سوپایەکی زۆر بەڕێ بخات لە ئەمریکاوە بێ بۆ عێراق داگیری کاکەڵێ بۆ گەشتن بە هەموو بۆ گەشتن بە ئامانج هەموو شێوازێکی کار ڕەوا ینی تە گوێمە دەدێ باشە خراپە ئەخلاقی نییە کەواتە بازرگان و سیاست مەدار و حتا مامۆسا و دکتۆر لەگەڵ ڕێزما بۆ خەڵکە باشەکە کەواتە بۆ ئامانجی خۆی کە بریتە لەوە چێ زۆر جار دکتۆرێ بەس بۆی تۆ حەبەکەی لا بکری بە 7-8 داتێ کەواتە ئامانجەکە غەڵەتە بۆیە هەموو شێوازێکی کاری کردڕەوا لەم ڕۆژاوای لێ هاتووە لە کۆمەڵگایە ما بۆ گەیاندنی پەیامێکی باش ڕێگریەکان زۆرترن بۆ
گەیاندنی یا هێنانە ناوەی کەلتورێکی خراپ کە زیانی بۆ پەروەردە هەیە ڕێگاکان ئاسانترن. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لەگەڵ برای بەڕێزم کاک جەلال هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان کۆی پڕگە و پرۆگرامی پەیامی ڕۆژی ئەمڕۆژمان پێشکەشکردن هەرچەندە تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردن لەسەر پەروەردە بەداخەوە نەمانتوانی کامڕۆ ئینشەڵا بۆ ڕۆژێکی دیکە تا بێگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن خواتان لەگەڵ.